بەخوا زۆر جار خەفەتت خواردووە توتە باشە بۆچی ژیانی من وەکو ژیانی خەڵک نییە؟ باشە ئەو خەڵکە بۆچی ئاوا بەخۆشی ئەژین و منیش ئەمە ژیانمە؟ تخوا ئەمە ماڵە وەکو خەڵک سیارێکی جوانم نەبوو، وەکو خەڵک ژیانێکی ڕێک و پێکم نەبوو. زۆر جار بیرت کردوێتەوە، زۆر جار خەفەتت خواردووە، زۆر جار وتوتە باشە بۆچی من زەواجم بۆ ئاسان نابێت؟ باشە بۆچی ئەو هەموو خەڵکە شۆکە؟ بۆچی ئەو هەموو خەڵکە ژنە یێنێت؟ من ئەچمە پێشەوە هیچی بە قسمەتی من نابێت. زۆر جار ئەم داڵغانە ئەم فکرانە بە مێشکتا هاتووە. بەڵام با من شتێک بە عەزیزی خۆم بڵێم. یەکێک لە پیاوچاکان ئەفەرمێت لەو کوشف لەکە الغەیب لەما اختەرتە ئیلا ما اختاره الله لەک. ئەگەر غەیبت بۆ کەشف بێت، ئەگەر مستەقبەل و کەتەلۆکی ژیانی خۆت ببینی، بزانی خوای پەروەردگار چی بۆ ئامادە کردویت، ئەوەت هەڵ ئەبژار کە خوای گەورە بۆتی ئامادە کردووە. ئێمە زۆر جار خەفەتە خۆین باشە زەواجی من بۆ ئاسان نابێت. تۆ بەس بیرکەرەوە خەڵکێک ئەو پەڕی هەوڵیدا بە خۆشەویستی زەواجی کرد، ماڵی دروست کرد، سەفرە و سیاحەتی کرد، مانگی هەنگوینی بینی، بەڵام ژنەکەی خیانەتی لێی کرد، پیاوەکەی خیانەتی لێی کرد، بەڵام هەر بەدەستی یەکتری ژیانی یەکتریان تەواو کرد، حەیا و ئابڕوشیان چوو. زۆر کەسمان بینی سەیارەی جوانی کڕی، تۆ لە دوورەوە ئەتوت خۆزگە من ئەو سیارەیەم پێ بووایە، بەڵام لە ناو سیارەکەیە هەلا بوو، لە حادیسەیەکا بوو بە قیمە. بۆیە داوا بکە ئەوەی خوای پەروەردگار بۆتی ئامادە کردو ئەو ببێ بە قسمەتت. چەند جا ئیمامی عەلی بە ڕەحمەت بێ فەرموو کاتێ من دوعایەکە کەم و دوعاکەم گیرا نابێت دڵخۆشە بم، چونکە ئەزانم ئەوە باشترە کە خوای پەروەردگار بۆمی ئامادە کردووە. ئێمە زۆر جار دوای عەقڵ و دوای حەز و ئارەزوی خۆمان ئەکەوین، بەڵام نازانین لە پشتی کەواریسەوە باشە پشتی پەردەکانەوە چی ڕوو ئەدات. تۆ زۆر جار حەزەکەی سەفەریە بکەیت، بەڵام ڕەنگە لەو سەفەرەیە تووشی گەورەترین کێشە و ناڕەحەتی بیت. زۆر جار حەزەکەی بچیتە خانوویەکی خۆشەوە، بەڵام بۆی هەیە لەو خانوویە گەورەترین کێشە و گرفتت بۆ دروست بێت. بۆیە ڕازی بە بەشی خوای پەروەردگار. زەواجت نەکردووە چاوەڕێکە، سیارەت نییە چاوەڕێکە. چاوەڕێ بکە بڵێ خوایە ئەوەی تۆ بۆ مت ئامادە کردو من چاوەڕێی ئەوە. ئێمە عەبدین، لاوازین، زۆر جار داوای بەسیترین شت ئەکەین کە تووشمانە بی ئەڵین خۆزگایە قەت تووشم نەبووە. چەند پیاو بەشنەکەی ئەڵێ خۆزگا قەت تۆم نەناسیایە، چەند ژن بە پیاوەکەی ئەڵێ خۆزگە بمردمایە بەشم بە تۆ نەکردایە. چەند جا لە تیجارەتێکا خەفەتت خواردووە وتوتە خۆزگە بمردمایە، خۆزگە چاوێکم کێر بووایە ئەم ئیشم لەگەڵ فلانە کەسا نەکردایە، ئەم شەراکەتەم نەکردایە. بۆیە ئەوە هەڵبژێرن کە خوای پەروەردگار بەتانی هەڵبژاردووە. داواکارم لە خوای پەروەردگار ژیانی من و ئێوە پڕ بکا لە خۆشی، یا ڕەبی قەت تووشی نەخۆشی و ناخۆشی نەبن. السلام عليكم ورحمة الله وبركاته.